ناز علی یەکێک لە هونەرمەندە شێوەکارە دیارەکان بۆ ئەم ساڵ شەشەمین پێشانگای تایبەتی خۆی ئەکاتەوە. دیارەم پێشانگایە مەبەسلەی جارێکی تر ریسایکلینکردنەوە واتە بەکارهێنانی بەشێک لەو کەلوپەلانەی کە ئێمە ڕۆژانە فڕێئین و ژینگەی پێ پیسەکەین جارێکی ترتوانێت لە ڕێگەی بەشێک لەم کارە هونەریانەوە هەم جوانێکی جیاوازتر ببەخشێت و هەم بتوانێت کە ژینگەش لە پیسبوون بپارێزرێت. بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵیش خاتوون ئاسوانیوێتی کە سوود لە بەشێک لەو کەلوپەلە بەکارهاتوانە وەربگرێت و پێشانگایەکی تایبەتی پێ بکاتەوە. هونەرمەندی شێوەکار ناز علی شەشەمین پێشانگای خۆی کردەوە کە ماوەی یەک هەفتە بەردەوامە بێت. پێشانگاکەی لە کەرەستی بەکارهاتوو ئەو کەلوپەلانە دروست کردووە کە لە ناوماڵ یاخود شوێنی کار بەکارهاتون و جارێکی تر لە ڕێگەی نەخشاندن و کاری شێوەکاری نمایشی کردوونەتەوە. پێشانگاکە جگە لە نمایشی تابلۆکان چەندین کەرەستی بەکارهاتوو دانرابوون وەک هێمایەک بۆ بەهێزی ژن و ئەو مەینەتیانەی لە کۆمەڵگادا دەیکێشێت. هدفی سەرەکی ئەو پرۆژێم ئەوە بوو کەوا کەرەستەی بەکارهاتوو بەکاربێنمەوە، هەم وەکو هەوڵێک بۆ پاراستنی ژینگە، هەم وەکو هەوڵێکیش بۆ ئەوەی کە بتوانین خۆمان ئازادکەین ئێمەی هونەرمەندان هەر خۆمان بێک کەرەستە و بێک ماتریالەوە نەبەستینەوە، هەر تەنها ڕوویەکی تەخت نەبێ ئێمە نیگاری لەسەر بچێشین. بۆ نمونە هەموو ئەو کەرەستانەی تۆ هەر ئینسانی کە لە ژیانی ڕۆژانەیدا بەکاری دەهێنێتن دەتوانێت بێتن بە کارکتەرێکی هونەری، دەتوانێت بگۆڕێ بۆ کارێکی هونەری ناوازە لەسەر ڕووەکانیدا نیگار بچێشێت. یعنی هەدەفی من ئەوە بوو هەم هانی گەنجام دەم هەم هانی منداڵام دەم بۆی بێتە بە مۆدێلێک بلاسایی بکرێتەوە، هەم ژینگەی پێ پارێزین، هەم شوێنێکی کەمتریش دەگرێتن. یعنی ئێستا دەبینین کە کێشەی زۆربەی ماڵەکانەوەیە تا دێ بچووکتر دەبێتەوە، ناتوان تابلۆی گەورە بەرنەوە ماڵەکانیان، ناتوانن لە ڕووی مادی و پارێکی زۆری لە بۆ سەرفکەن بۆی کارێکی هونەری بکڕن. لەو ڕێگایەوەم دەتوانی هاوکاریەکی باشبی ڕێگا خۆشکردبی بەوەی هەم کاری هونەریش زۆر زووتر بڵاو بێتەوە، باشتر بڵاو بێتەوە، بازاڕێکی باشتر پەیدا بکاتن.